لەبارەی دەست بەکاربوون یاخود دروستکردنی ئەم سنتەرانەوە لە هەرێمی کوردستان بۆ شیانزنەوە ڕاهێنانەوەی ئالوودەبوانی مادی هۆشبەر و کارتێکە ڕاقلەکان بەڕێز سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک سەرکار زۆر بەخێر بێی. سوپاس دەکەم. ئەو سنتەرانە ژماریان چەندە کە لە هەرێمی کوردستان دروست دەکرێن؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ جەنابە، سوپاس بۆم دەرفەتە، سڵاو و ڕێزم بۆ جەنابەت و بینەرانی کوردستان بسیار هەیە. طبیعی دروستکردنی سنتەری چارەسەر و شیانەوە بۆ توشبانی مادە هۆشبەرەکان و با بڵێن کارتێکە عەقڵەکانێکێکە لە پرۆژە استراتیژی و نیشتیمانیەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان، بیان طبیعی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە هەماهەنگی لە نێوان وەزارەتی تەندروستی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی جێبەجێ ئەکرێتن. بە خۆشحاڵیەوە ئێمە لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیمان وەرگرتووە بە دروستکردنی سنتەرێکی چارەسەر و شیانەوە بۆ توشبانی مادە هۆشبەرەکان و کارتێکە عەقڵەکان لە شاری هەولێر کە بە بڕی 5 میلیارد دینار با بڵێن تێچی بۆ تەرخان دەکرێتن. بەڵام ئەمە لە داهاتوویەک دەکرێتن پێش ئەم داهات و یاخود بڵێن لە هیوادارین لە ئایندەیەکی نزیکتر کە پرۆژەیەکی تر هەیە لە شەقڵاوە با بڵێن جێبەجێ دەکەن. ئەم پرۆژەش بڵێ پرۆژەکە طبیعی دوو قوتابخانەی 12 پۆلی لەگەڵ بنکەیەکی تەندروستی لە جۆری ئەی پێویستیان بە نۆژەنکردنەوە سیانەیە کە وڵاتی ئیمارات تێچووی نوێژەنکردنەوەی ئەم پرۆژەی لەخۆ گرتووە. ئەم پرۆژەیە ئەم بابەتە دەکرێت بە سنتەرێکی چارەسەر و شیانەوە بۆ توشبانی مادە هۆشبەرەکان لە شەقڵاوە. بڵێ لە شەقڵاوە زە ئێمە سەبارەت بەم بابەتە ئێمە چاوەڕێی وڵامی کونسڵخانەی ئیماراتین، هەم بە دەرخستە و نووسراوێکی فەرمی با بڵێن پێشکەش کراوە بە کۆنسڵخانەی ئیمارات لەن فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و چاوەڕێی وڵام دەکەن بۆی هەر کاتێک ئەم پارەیە تەرخانکرا ڕاستەخۆ دەست بکەێتن بە دروستکردن یاخود جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە پرۆژێکی زۆر باش دەبێتن و چۆن بڵێ وەرچەرخانێکی زۆر باش دەبێتن لە پرۆگرامی ڕوبەڕووبوونەوە و نەهێشتنی مادە هۆشبەرەکان. چۆن ئەکرێت بۆمان باس بکەی ینی بۆ نمونە لە سنتەرە میکانیزمی کارکردن چۆنە؟ بەڵێ ئەوانەی کە لەوێ شیانزنەوەیان بۆ دەکرێت خۆی بە لە وەڵامی پرسیارەکەت بدەمەوە هەر دەمێتن تەواوکەری پرسیارەکەی تر بەوە با بڵێن کۆتای پێ بێنم. ئێمە گوسمان لە شاری هەولێر سنتەرێک دروست دەکرێتن کە ڕازنامەی دراوە بە بڕی 5 میلیارد دینار و خۆشبەختانە ڕەزامەندێکی سەرەتاییشمان وەرگرتووە لە ئەنجومەنی وەزیران کە دوو سنتەری چارەسەر و شیانەوە بۆ توشبانی مادە هۆشبەرەکان بە ستاندەردی جیهانی لە هەردوو پارێزگای سلێمانی و دهۆکش دروست دەکرێن بە بڕی نزیکەی زیاتر لە 10 میلیارد دینار. ئێمە لە سەرەتادا ڕەزامەندێکی سەرەتایمان وەرگرتووە و ئومێدەوارین بتوانین لە داهاتوو نزیک لە داهاتوویەکی نزیکدا ڕەزامەندی کۆتایی وەربگرین و لە ئێستادا کار دەکرێتن لەسەر دیزاینکردن و دەرخستە بەوەی هەر کاتێک ڕەزامەندی کۆتایی وەرگیرات دەست دەکرێتن بەم سنتەرانش. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەم سنتەرە چۆن کارەکانی خۆی ئەکاتن چ سوودێک بەم خەڵکە گەێنێتن. تەبەی ئەم سنتەرە ئەو کەسانە چارەسەر دەکاتن کە بە فەرمانی دادگا فەرمانی ئازادکردنیان ئیفراجیان بۆ دەرچووەمە یەک یاخود فەرمانگەی چاکسازی یان فەرمانگەی چاکسازی نەوجەوانان با بڵێن ئازادیان کردوون یاخود هامشۆکردنیان بۆ نۆرینگەی دەرونی دەرەکی ڕاگیراوە یاخود لە نەخۆشخانەی دەرونی کاتێک کە چارەسەریان بۆ کراوە هێنراوەتە دەرەوە. ئەم جۆرە کەسانە دواتر هامشۆ دەکەن یاخود لەم سنتەرانێک کە من تازە لەگەڵ جەنابەت عەرزم کرد بۆ بینەران لەم سنتەرانە چارەسەریان بۆ دەکەن. کەواتە ئەو کەسانی کە ڕاگیراون کە لە چاکسازیەکانن ئەوانە لە ئەم سنتەرانە چارەسەر وەرناگرن دوای ئازادکردنیان دەهێنرێت. بالضبط ینی ئەمە قۆناغی دوای ئەمەیە ینی سنتەرەکە هەر لە ناوەکەی دیارە سنتەری چارەسەر و شیاندنەوە واتە کەسێک کە خۆی بە کەمێک زیاتر ڕوونی بکەینەوە کەسێک کە خۆی لە جەرەوە ئالوودە بووە ڕەنگە دەستگیر نەکرابێت ئەتوانێت ڕاستەوخۆ پەیوەندی بە سنتەرەکەی ئێوە دوولایەنە سەرەتا ئەبێ لیژنە یاسایی بڕیارێکی لەسەر بداتن یعنی چی ئیزراعاتێکی قانونی بەرامبەر ئەم کەسە دەکرێتن دوای تەوابوونی ئیزراعاتی قانونی ئینجا لایەنە پزیشکەکە دەست پێ دەکاتن کە ئەم سنتەرانەیە سنتەری چارەسەر و شیانەوەی بۆ ئەو توشبانی مادە ڕێک لە ناوەکەی دیارە سنتەرەکە چی ئەکاتن چارەسەری پزیشکان بۆ دەکاتن و چارەسەری دەرونی دەکرێتن بەپێی پێویست ینی کەسانی پسپۆر لەم سنتەرە کار بکەن و خزمەت بکەن کەسەکان دەکرێت پزیشکی دەرونی بن دەکرێت توێژەری کۆمەڵایەتی بێ و لە کاتی پێویست دەکرێتن ڕێنوێنی کاری ئاینی هەبێتن بۆ ئەوەی پشیلەتیان بکاتن هۆشاری تەندروستیان پێ بدێتن واتە ئەو کەسێک کە دوای ئەمە لەم سنتەرە چووە دەرەوە ئەوە خاڵێکی تری زۆر گرنگ کە ئەم سنتەرە کاری لەسەر دەکاتن یەکێکە لە
پرۆگرامە هەرە گەنگەکانی ئەم سنتەراویش ئەوەیە هەوڵ دەدرێتن لەم سنتەرانە بەپێی لێشاوی ئەم کەسانە کارێکیان بۆ دۆزێتەوە فێرە کار و پیشەیەکیان بکەین کەسێک دێت کەسێکی جیاوازتر ئامانزمان ئەمێ ئامانزمان ئامانزی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە دیارێکراوی وەزارەتی تەندروستی لەم پرۆژە ئەوەیە کە ئەو کەسێک کە توشبووی مادە هۆشبەرەکانە کەوتۆتە حاڵەتێکە کۆمەلگە لەوانەیە قبوڵی نەکاتن خێزانەکە لەوانەیە قبوڵی نەکاتن لە ڕووی دەرونیەوە کەسێکی پەشێواوە کەسێکی شێواوە ئەم سنتەرە دوای ئەوەی کە من هەندێک قۆناغم باس کرد لە ڕووی ئیزراعاتی قانون ئەمانە دوای تەواوبوونی ڕێکارە یاساییەکان ئینجا ئەم سنتەرە هەڵدەسێتن بە پرۆگرامەکانی خۆی کە بە بڕوای من سوودێکی یەکجار زۆری دەبێتن و هەنگاوێکی زۆر باشیش دەبێتن بۆ ڕوبە ڕووبوونەوە و کۆنتترۆل کردن یا خوتلاینی کەمکردنەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان. باشە ژمارەی توشبووان و ئالوودەبوانی مادەی هۆشبەر هێندە زیادی کردووە کە پێویست بکات لە هەموو هەرێمی کوردستان سنتەریان بۆ دابنێ خۆی بێ مادە هۆشبەرەکان بە بڕوای من ئەگەر کەمیش بێتن ئێمە هەر ئەبێ ڕوبەڕووی بینەوە واتە ڕوبەڕووبوونەوەی و نەهێشتنی مادە هۆشبەرەکان و کارتەکە ئاقەکان یەکێکە لە ئەرکەسەرەکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی و کولایەنێکی پەیوەندیدار بەڵێ بەداخەوە ئێمە داتاکان وامان پێدەڵێن هەرچەندە لەوانەیە داتا ینی زیاتر کارکردنی لەسەر بێتنەوەکو من عرضم کردی لەوانەیە لە کۆتایی ساڵ نەک تەنیا سەبارەت بە مادە هۆشبەرەکان بە هەموو ئەو پرس و بابەتانی کە پەیوەندیان بە سیستەمی تەندروستی هەیە لە کۆنگرێکی ڕۆژنەوەی ئێمە داتاکان بڵاو بکەینەوە بەداخەوە ژمارەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان ئێمە هەست دەکەین ڕوو لە زیاد بوونە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و کارنامەی نۆ بە سەرکردایەتی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو ئێمە خۆمان ڕێخستۆتەوە کار و پرۆگرام و پلانی زۆر باش دانا ئەو کار و پلان و پرۆگرامانە چی دیکەن جگە لە بۆ نمونە پلانی دامەزراندنی ئەم سنتەرانە چ پلانێکی دیکەتان هەیە زۆر باش وڵی زۆرە من نازم لەم بەرنامەتون هەمووت بۆ باز بکەم بەڵام هەوڵ دەدەم فۆکەس بخەمە سەر ئەوانەی کە ئێستا کاریان لەسەر دەکەن چین یەکێک لەوانە ئەمەیە سنتەرەکان کە بە بڕای من ڕۆڵێکی و فاکتەرێکی زۆر باش دەبێتن لە ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان بابەتێکی تر هەیە کە ئەمەش هەر پرۆژەیەکە هەم ینی با بڵێن لە چوارچەوەی لیژنەی باڵای نەهێشتنی مادە هۆشبەرەکان و کاتێکرا عقلەکان کە ئەمە پلانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لیژنەیەک دروستکراوە بە ڕێزەناوی وەزیری تەندروستی دکتۆر سامان بەرزنجی خۆی سەرۆکاتی ئەم لیژنەیە ئەکاتن لیژنەکە هەر لەژێر ئەم ناوەوە کار و پرۆگرامەکانیەکە لیژنەی باڵای نەهێشتنی مادە هۆشبەرەکان و کاتێکە عقلەکان یەکێک لە پرۆگرامەگرەکان سنتەرێکێکە هێوادارم توانی بێتمان هەندێک بەرچاوڕوونی باش بە خەڵک بدەین و باس لە گرنگی ئەم سنتەرەمان کردبێتن بابەتێکی تر کە زۆ گرنگ ئەویش پرۆژەیەکی چرا یاخود لیژنەیەک دروست دەکەن بە هەماهەنگی لە نێوان وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە لیژنە پێ بۆ ئەم ساڵ ئێمە هیوادارین بتوانین لەم ساڵدا بەڵام خۆت ئەزانی ئەم لیژنە ئێمە لە سەرەتای جێبەجێکردنی پرۆگرامەکان هیوادارین ئومێدەوارین بتوانین لەم ساڵدا ئەگەر ئەم ساڵیش نەبێتن لە ساڵی داهاتوو ڕاستەخوو بتوانین ئەم پرۆگرامە جێبەجێ بکەین ئەویش لیژنەیەک پێک دێنێتن لە قوتابخانەکان توێژەری کۆمەڵایەتی مامۆستا ناوەستە بەڕێزەکان هۆشاری تەندروستی یاخود بڵێن کۆمەڵاتی بە قوتابێ ئەدەن بە تایبەت ئەوانێک کە دەگەنە قۆناغی دواناوەندی بۆ ئەوەی هەر لە سەرەتای تەمەنیانەوە ئاگدار بکرێنەوە لە مەترسیە گەورەکانی مادە هۆشبەرەکان کە خوانە خواستا ئەگەر توش بن یاخود ئاڵودەی مادە هۆشبەرەکان بن چۆن ژانی تاکە کەسیان تێک دەچێتن ژانی کۆمەڵاتیان تێکەچێتن ژانی خێزانی ناتوانن پێک بهێنن و لە کۆمەلگا بە چاواوەتی ئەم زۆرە کەسانە ڕەتەکرێنەوە باش لە مەترسیان ئەبێ ئاگدار بکرێنەوە ئەمەش بە هەمان شێوە یەکێکە لە پرۆگرامارە گرنگەکانی کە لە پلانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دای بۆ ڕوبەڕووبوونی مادە زۆر باشە جیاواز لەم بابەتە پرسیارێکی دیکەم هەیە کاک سەرکار ئەویش لە یەک دوو ڕۆژی ڕابردووە کەسێک لە هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە نەشتەرگەری بەرزکردنی باڵای کردووە لە کاتێکان نزیکەی سێمانگە بێ لە وەزارەتی تەندروستی بڵێ ئێوەش هەواڵەکە ئازانن بێگومان لە هەرێمی کوردستانم نەشتەرگەریە قەدەغە کراوە ئێوە وەڵامتان چییە بۆ ئەوە ینی ئەو نەشتەرگەریە لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە بەڵێ چونکە ئەو خۆی دەڵێت بەڵێ لە هەرێمی کوردستان ئەنجامم داوە ڕاستە باە سەبارەت بەم بابەتە ینی دروست ڕۆژی دوێنێ باشەوەتە ڕۆژی دوێنێ هەر لە بیانێکێمە ئەم هەواڵەمان پێگەیشت کە گوایە خاتونێکی بەڕێز کچێک کە من نازانم خۆی بە کچە مۆدل یاخود گۆرانی بێژ بە وەسفەکاتن من ئەم خاتونە بەڕێزە ناناسین بەڵام دیارە کە خاتونێک ئافرەتێک بانگەشەی ئەوە دەکاتن لە تۆڕی کۆمەڵایەتی سناپی خۆی ئەگەر هەڵەنە بم باس لە سناپ کراوە بانگەشەی ئەوە کاتن گوایە ئەو نەشتەرگەری درێژکردنی باڵای بۆ ئەنجام درراوە
لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی ئەو باسلەوە دەکاتن لە هەولێر بۆی کراوە ئەمە لە کاتێکدا کە ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕێنماییەکی تایبەت نەشتەرگەری درێژکردنی باڵامان لە تەواوی هەرێمی کوردستان قەدەغە کردووە و هەر کەسێکیش سەبارەت بەم کەیسە بەم باوەتە بە تایبەتی ئێمە هەرڕاستە و خۆ بە هەمانگی لەگە با بڵێن جەنابی وەزیری تەندروستی دکتۆر سامان بەرزنجی لیژنەیەکی دروست کرد لیژنە یاسای ئاگادار کراوە لیژنەی بەدواداچوون ئاگادار کرا بۆ ئەوی بەدواداچوون بۆ ئەم بابەتە هێشتا دەستان نەکەوتەوە وەڵامەکەی وا خەریکن ئینشەڵڵا لە ئایندەیەکی نزیک دەهۆڵدەن تەواوی زانیاریەکەم بەڵێ هیچمان پێناڵی لەو بارەیەوە ئەنجام دراوە نەشتەرگەریەکە لە کوردستان ئێزا من عرضم کردی ئەگەر زانیر نابێتن بڕاتە بێ پێدەڵێن بەڵام هەر ئێمە دوێنێ بابەتەکەمان بەدەستگەیشتووە ئەخەر لیژنە کاتێککە دەست بدەکەن لەوانێ هەندێک پێویستمان بەکار بێتن بۆ ئەوەی ڕاستی و دروستی بابەتەکەمان دەست بکەوێتن ئایا بەجددی ئەم نەشتەگەر لە هەرێمی کوردستان کراوە لایەنەکە سنتەرەکە چێ بووە نەخۆشخانەکە چ بووە ینی لەوانەیە لیژنەکە تا دەگاتە کڕۆکی بابەتەکە ڕاستی و دروستی بابەتەکەی بە تاوەتی بۆ ڕوون دەبێتەوە هەندێک کاتی بێتن بەڵام ئێمە پێمان گوتون کە ئەبێ چۆن بڵێ زوو ینی بە خێرایکی زوو ئەم کەیسێکلای بکرێتەوە بۆ ئەوەی ئەگەر ئەم بابەتە وابێتن لایەنی سەرپێچی کار بە پێی یاسا ڕێکاری پێویستی بەرامبەر بگرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئێوەش بژین.